جا ئەگەر لە خەوتدا وات زانی ئاوەها کەوتێ ناوڕووبارێکی شلوێ خواپەنامەندات ئەو خەوە هێمای ئەوەیە کە ڕەنگە بکەویە ناو قۆناغێکی ناخۆش و گیر و گرفتەکانی ژیان کە هیچ کەسێکیش بێکێشە نابێت، بەڵام ڕەنگە بکەویە ناو قۆناغێکی ناخۆش و هەروەها پڕگیر و گرفت و هەروەها ناخۆشی و ناڕەحەتی. زۆر جاریش ئەو خەوە هێمای هەستکردنە بە فشارێکی دەرونی، واتە ئەو کەسانە هەست بە فشاری دەرونی دەکەن بۆیە لە خەویاندا ڕووبارێکی ئاوەها شلوێ دەبینن. ئێستا پەیامێکی گرنگ هەیە و هەروەها شتێکی زۆر گرنگ هەیە، ئەوش ئەوەیە هەر کاتێک کە خەوت بینی بە ڕووباری شلوێوە یاخۆت بە هەر خەوێکت جۆرە خەوێکت بینی هەرگیز ناومێد مەبە، هەرگیز مەترسە، هەرگیز قەلەق مەبە، بەڵکو بیر بکەوە بەهێمنی و هادی لەسەر خۆی. ئەگەر گیر و گرفتێکت لە ژیاندا هەیە، ئەگەر ناتەواویەکت هەیە، هەوڵ دە کێشەکەت چارەسەرکەی و پەنا بۆ خوای پەروەردگار ببەی، ئانا و هاوارت بۆ خوا ببەی، ڕووبکەی خوای پەروەردگار، برز بە کەسانی خاوەن ئەزمون کە بۆ ئەوەی لەو ناخۆشی و ناڕەحەتی و قۆناغە ناخۆشەی کە هەتا بە ئیزنی خوای پەروەردگار دەربازت ببێت. هەرگیز مەترسە کە خەوی ناخۆشت بینی، چونکە زۆر جاران ئەو خەوە ناخۆشانە پەیامێکن لە خواوە بۆ ئەوەی ئێمە چاکتر بگەڕینەوە لای خوای گەورە. و ئەگەر گیر و گرفت و ناخۆشی و ناڕەحەتیمان هەبێ، کەم و کڕیمان هەبێ، بە خۆماندا بچینەوە واروها کێشەکانمان چارەسەرکەین و چاکتر هانا و هاوارمان بۆ خوای پەروەردگار ببین. ئەگەر لە خەوت بە ڕووبارێکی شلوێوە بینی، بەڵام لە ناکاو ئەو ڕووبارە شلوێیە لە بەرچاوت ڕووناک بوو و ئاوەکەی ڕووناک بوو، ئەوە موژدەت لێبێت ئەو خەوە خەوێکی خێر و موژدەیە، هێمای ئەوەیە کە لەو ناخۆشی و ناڕەحەتی و گیر و گرفتەی کە لە ژیاندا هەتە، لەو خەم و خەفەتەی کە هەتە، بە ئیزنی خوای گەورە کۆتاییان پێدێت و دەروی خێری خوای پەروەردگار لێ دەبێتەوە. چۆن ئەو ئاوە ڕووناک دەبێتەوە، ژیانی تۆش ئاوەها بەرەو ڕووناکی و خۆشیە بە ئیزنی خوای گەورە لەلایەن خوای پەروەردگارەوە دەروی خێر بۆ تۆ دەبێتەوە. بەڵام هەر کاتێک خەوێکی خۆشت بینیم، هەرگیز لە خۆت بای مەبە و هەرگیزیش لە خوای گەورە غافڵ مەبە. هەر کاتێکیش خەوی ناخۆشت بینی، هەرگیز ناومێد مەبە و هەرگیز قەلەق مەبە و مەترسە، چونکە خەوی خۆش بۆ ئەوەیە کە ئێمە دڵخۆش کات، خەوی ناخۆشیش بۆ ئەوەیە کە ئێمە بە خۆماندا بچینەوە و چاکتر ڕووبکەینە خوای گەورە. ئەگەر گیر و گرفتێکمان هەبێ، ناتەواویەکمان هەبێت، باشتر بە خۆماندا بچینەوە. بینینی ڕووباری شلوێ لە خەوێدا، ڕووبارێکی ئاوەها شلوەیە کە لە خەوێدا بیبینی، بە شێوازێکی گشتی هێمای هەبوونی گیر و گرفتی ژیان و ناخۆشی و ناڕەحەتی ژیانە، یاخود هەندێک جار هێمای کەوتن ناو ناخۆشی و ناڕەحەت و بەڵاو موسیبەتە خوای گەورە هەموو لایەکی لە پەنا بدات. هەندێک جاریش بینینی ڕووباری شلوێ لە خەوێدا هێمای ئەوەیە کە هەندێک خەڵک ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان باست دەکەن کە هیچ کەسێکیش لە زمانی خەڵک ڕزگاری نابێت. جا ئەگەر ڕووبارێکی شلوێت لە خەوێدا بینی، لەو کاتێدا هەستت بە ترسی و قەلەقی و دڵەڕاوکێ دەکەت، یعنی هەر لە خۆتەوە لە خەوەکەدا دەترسای، قەلەقیت هەبوو، تۆزێت دوو دڵبووی، ئەو خەوە هێمای سێشتە. یەکەم ئەو خەوە هێمای ئەوەیە کە تۆ قەلەقی دەربارەی کار و کردەوەیەکە دەربارەی بڕیارێکی گرنگ لە ژیانتدا قەلەقیت هەیە وەکو پێویست ناتوانانی خۆت یەکلاکەیەوە یاخۆت بڕیار بدەیت. دووەم ئەو خەوە هێمای ئەوەیە تۆ دەربارەی مستەقبەل و داهاتووی خۆت بەرچاوت ڕوون نییە، لە قەلەقی و دوودڵی دایت، دەربارەی داهاتووی خۆت بیر دەکەیەوە، ڕەنگە قەلەقیت هەبێت لە داهاتووی خۆتدا. زۆر بەشمان ئەو حاڵەتەی هەر هەیە، ڕووبکە خوای پەروەردگار خوای گەورە هەموو شتێکت لەسەر ئاسان دەکات. سێمیان ئەو خەوەم هێمای ترسانە لەوەی کە ڕەنگە تووشی گیر و گرفتێکی ژیان و مەشاکیلێکی ژیان بێت و هێمای ئەوەیە تۆ لە ژیانت دەترسیت کە تووشی دڵەڕاوکێ دەبێت و تووشی ناخۆشی دەبی و تووشی گیر و گرفت دەبی، ڕەنگە بیر بکەیەوە کە لە داهاتوودا یاخود لە ژیانتدا بکەویە ناو ناخۆشی و گیر و گرفتەکانی ژیان کە بێگومان ژیانی هیچ کەسێکیش بەبێ ناخۆشی و ناڕەحەتی نابێت. ئەوەی کە گرنگە تۆ ئەگەر ڕووباری شلوێت لە خەوێدا بینی، لەو کاتەدا هەست بە دڵەڕاوکێ و قەلەقی و ناڕەحەتی دەکرد، مەترسە و پشت بە خوای پەروەردگار ببەستە، ڕووبکە خوای پەروەردگار بەهێمنی بیر بکەوە. ئەگەر لە ژیانتدا کەم و کڕیەکەت هەیە، گیر و گرفتێکت هەیە، بیر لە چارەسەری بکەوە، چونکە هیچ شتێک نییە کە چارەسەری نەبێت. بەهێمنی دانیشە و مەترسە و قەلەق مەبە، بیر بکەوە. ئەگەر گیر و گرفتێکی ژیان و ناخۆشی و ناڕەحەتیەکەت هەیە، ئەگەر ناتەواویەکەت هەیە، چارەسەری بکە و بیر لە چارەسەر بکەوە. لە سەروی هەمویان پشت بە خوای پەروەردگار ببەستە، چونکە خوای پەروەردگار ئەگەر دەرگایەکیش داخات هەزاری دەکاتەوە، کە
کلیلی چارەسەری هەموو شتێکیش لە لای خوای پەروەردگارە. هیچ مەترسە و دوودڵ مەبە، چونکە ناخۆشی و ناڕەحەتی و گیرە گرفتەکانی ژیانیش پێگومان بۆ ئەوەیە کە ئینسان زیاتر دامەزراو بێت و زیاتر ڕوو بکاتە خوای پەروەردگار، چونکە بڕواتان بێت سروشتی ئینسان وایە ئەگەر هەر لە خۆشی و شوێنەیدا بێ کەمتر وایە زۆر بیر بکاتەوە و لە خوای گەورە بترسێت، بەڵام لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا زیاتر مەعدن و کەسایەتی ئینسان دەردەکەوێت و زیاتر ئینسان هەست دەکا کە دەبێ بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. کەواتە ئەگەر بەو شێوازە بیر بکەیەوە ناخۆشی و ناڕەحەتیەکانیش هەر ڕەحمەتی خوان بۆ ئەوەی پلەمان بەرز بێتەوە لە لای خوای پەروەردگار، بۆ ئەوەی چاکتر ڕووکەینە خوای پەروەردگار، بۆ ئەوەی چاکتر هەست بەبوونی خوای پەروەردگار بکەین. خوایەک هەیە لە سەروی هەمومانەوە زۆر بەڕەحمە، کلیلی چارەسەری هەموو شتێکیش لە لای خوای پەروەردگارە. ئەگەر لە خەوتدا وات زانیر لە ڕووبارێکی ئاوەها شلوێدا مەلەی دەکەی، ئەگەر مەلەوانێکی باش بووی، ئەگەر کەسێک لە خەویدا وای زانی مەلە دەکات لە ناو ڕووبارێکی شلوێدا، هێمای ئەوەیە کە تۆ بە قۆناغێکی ناخۆش و گیر و گرفت و مەشاکیلی ژیانتدا تێپەڕ دەبێت، هەوڵ دەدەی کە تەعاملی لەگەڵ بکەی و خۆت دەرباسکەی لە ناخۆشی و ناڕەحەتی ژیانە. جا ئەوە خۆشە ئەگەر مەلەوانێکی باش بی لە خەوەکەتدا بە تەواتی بتوانی مەلە بکەی و خۆت دەرباسکەی و بپەڕیەوە لە ڕووبارە شلوێکەی لە خەوێتدا، ئەوە موژدەت لەبێ هێمای تێپەڕاندنی قۆناغێکی ناخۆشە لە ژیانت و قۆناغی گیر و گرفت و ناخۆشی و ناڕەحەتیەکان بەئیزنی خوای پەروەردگار کۆتاییان دێ و دەربازت دەبێ و تەواو دەپەڕیەوە. بەڵام ئەگەر لە خەوەکەتدا نەتوانی لە ڕووبارە شلوێیەکە دەربازت ببێ بپەڕیەوە، مەلەیەکی باش بکەی، مەلەوانێکی باش نەبیت، پێدا بچی یاخود نەتوانی مەلە بکەی وەکو پێویست خۆت دەرباسکەی، ئەوە هێمای ئەوەیە کە تۆ پێویستت بە ئارامگری هەیە بۆ ئەوەی لە ناخۆشی و ناڕەحەتیەکان ڕزگارت ببێت. ڕەنگە وەکو پێویست نەتوانی لەگەڵ ئەو گرفت و کێشانەی کە هەتە مامەڵە بکەی و هەروەها دەربازت بێت. لەو کاتەدا پێویستت بە سەبر و ئارامە، پێویستت بە خۆداچوونەوە هەیە، پێویستت بە هانا و هاواربردن هەیە بۆ خوای پەروەردگار و پێویستت بەوە هەیە کە پرس بە کەسانی خاوەن ئەزمون و شارەزا و دیندار و تەقوادار و چاکەکار بکەی بۆ ئەوەی ڕێنمونیت بکەن ئەگەر گیر و گرفت و ناخۆشی و ناڕەحەتیەکەت هەیە لە ژیانتدا، ئامۆژگاری بکەن ڕزگارت بێ بە ئیزنی خوای پەروەردگار لەو ناخۆشی و ناڕەحەتی کە تێکەوتووی.